دازان و خۆشەویستانمان هەمیشە بەردەوام لە کەناڵی پێیان و بە تایبەتیتر لە بەرنامی پەیامی ڕۆژ گرنگیمان داوە بە و گەنجانەی کە داهێنەرن و کاری جیاواز دەکەن و هەمیشە بەردەوام توانیە ڕۆڵێکی باش بێن لە کۆمەڵگادام جارە باز لە ئەزمموی گەنجێک دەکەین کە توانیوێتی لە بواری تەکنۆلۆژیادا پلەی سێهەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست بهێنێت گفتوگۆی لەبارەوە دەکەین کە بزانین چۆنچۆنی بۆ تاقیکردنەوەکەوە لە چ بوارێکی تەکنۆلۆژیا بووە. بەڕێز کاک عەبدوڕەحمان محەممەد قوتابی زانکۆ کاک عەبدوڕەحمەنیان زۆر بەخێر بێ. حەقدانیا جا زۆر زەڕورە گەنجانی ئێمە کە لە هاوتەمەنی کاک عەبدوڕەحمانن چاو لەم نمونانە بکەن بۆ تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەک چاو لەو شتە تافیه و هیچانە بکەن کە بەڕاستی ئێستا گوزارە کاتێکی زۆرتر بەسەرە. کاک عەبدوڕەحمان یاخوا بەخێر بێ. سەرهەردوو چاومان. پێم وایە لە ماوەی ڕابردوودا لە تاقیکردنەوە یەکتا بەشداریت کردبوو لە بەحرین ئەگەر لە بیدایەتەوە بۆمان باسکەی هەم تاقیکردنەوەکە لە چی بوو هەم چۆن توانیت بەشداری بکەیت. زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا. تەمان لە چوارچەوەی ئەو پرۆگرامانەی کە هواوی ئەیڕەخسێنێ لە زۆربەی وڵاتەکانی گیانە خۆشبەختانە وڵاتی عێراقیش یەکێکە لە وڵاتانە کە ساڵانە بەشداری لە پرۆگرامە جیاوازەکانی هواویەکە. ئەم پرۆگرامەش ئێمە ئەم ساڵ وەکو عێراقی بەشداریمان کردیانەوەی هواوی ICT کۆمپیتیشن 2023-2024 بوو. تاقیکردنەوەکە پێک دێ لە چوار قۆناغ. قۆناغی یەکەم قۆناغی بەرایی پێوترێ کە نزیکی 4000 خوێندکار بەشداری ناویان تۆمارکردو بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەکە. پاش تاقیکردنەوە لەسەر ئاسی ئەم کۆمەڵە خوێندکارە کۆمەڵە خوێندکار دەرچوون لە قۆناغی یەکەمە چون بۆ قۆناغی دووەم کە لەسەر ئاستی ناشناڵیان لەسەر ئاستی وڵاتەکە خۆی لەسەر ئاستی عێراق هەمووی بۆ دروستکردنی هەڵبژاردەی عێراق بۆ ئەوی بتوان بچنە قۆناغی سێم لە کۆی 6 خوێندکاری دەرچوو لە قۆناغی دووەم 9 خوێندکار لە دەرچوون بۆ قۆناغی سێم بۆ بەشداریکردن لەو تاقیکردنەوە لەسەر ئاسی ڕۆژهەڵات و ئاسیای ناوەڕاست کە لەسەر ئاسی ئەو ڕێژنەی کە باسمان کرد. طبعا تاقیکردنەوەکە لە سێ تراکی جیاواز پێکێت. تراکی یەکەمیان کلاود کۆمپیوتینگە کە پێک دێت لە کلاود کۆمپیوتینگ و ژیری دەستکرد بیگ دیتا و ستۆرج و ئەم کەسەبێ لەم هەر سێکیانە تاقیکردنەوە بکەن بۆ هەر تراکێک سێ خوێندکار بەشداریەکە بۆ نمونە بۆ کلاود کۆمپیوتینگ سێ خوێندکار پاشان بۆ تراکی دووەم کە کۆمپیوتینگەکە سێ خوێندکار و بۆ نێتوەرک سێ خوێندکاریکە بەشداریکات و هەڵبژاردەی بۆ نمونە هەر وڵاتێک هەڵبژاردەی خۆی ئامادەکات و دەچێتە قۆناغی ریجناڵەوە بۆ ئەوی بەشداری لە تاقیکردنەوەکە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پاش دەرچوونیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەچنە قۆناغی کۆتایی و قۆناغی چوارم کە لەسەر ئاسی جیهان ئەنجام بدرێت کە لە وڵاتی چین لە مانگی 5 ئەنجام بدرێت. باش من دوو پرسیارەکەم ڕایەوە پیرۆزت بێ و سەرکەوتوبی کە تۆ پلەی وازام دووەمت سێمت بەجێ نابوو. ڕۆژهەڵات ناوەڕاست و شوێنێکی کەشە ئاسیای ناوەڕاست لەسەر ئەو ئاستە سێمت وەرگرت دەست خۆش بێ و پیرۆزت بێ. ئەو سێ قۆناغی باست کرد یەکەم و دووەم و سێم تاقیکردنەوەکان هەمویان لە ئەچوونە دەرەوەی عێراق بۆ تاقیکردنەوەیان ئۆنلاین بوون ئەمە یەک دووهەم با پرسیارە جدیەکە ئەوە بێ هواوی چ مەبەستێکی هەیە و ئەم تاقیکردنەوەیەکە لە بواری تەکنەلۆژیایە بۆ گەنجان. بەڵێ طبعا تاقیکردنەوەی یەکەم و دووەم بە شێوازی ئۆنلاین بەڕێوە چوو خوێندکار بە ئۆنلاین بەشداری تاقیکردنەوەکەیە کرد و بۆ تاقیکردنەوەی سێم و چوارەم ئەچێتە دەرەوەی عێراق بۆ ئەوەی بە شێوازێکی عەمەلی چونکە تاقیکردنەوەی عەمەلیشی تێکەوێ بەڵام لە تاقیکردنەوەی یەکەم و دووەمە لەبەرەوەی نەزەریە تۆ توانی بە ئۆنلاین تاقیکردنەوەکە ئەنجام دەی بەڵام بۆ خۆناغی سێ و چوار پێویستە بچیتە دەرەوەی عێراق ئەوە بۆ وەڵامی پرسیاریەکەم. بۆ پرسیاری دووەمیشمان طبعا ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کەسانی شارەزا و بتوانە و بە ئەزمون بەدەست بخەن کۆمپانیای هواوی بۆ ئەوی بتوانن پشتیان بێبستن بۆ پێدانی کار و بەڕێوەبردننی ئیشەکانیان لە جیاتیەوەی ئیش لەسەر مۆزەفی دەرەوە بکەن بیان عێراق ئەتوانن بۆ نمونە بۆ هەر وڵاتێک ئەو خوێندکارانی کە سەرکەوتیان بدەزێناوە لە لۆکاڵی لەسەر کارەکانیان دایبنین و ئەمە هەم مەسرۆفێکی کەمترە بۆ ئەوان و بۆ خزمەتێکی گەورەیە بە وڵاتەکە و بەو بە گەنجان و بەو کەسانی کە حەزیان بۆ بوارەکە. بەڵام کاک عەبدوڕەحمان ینی کاک دانیال ئێمە ڕاهاتوین دایمەن کۆمپانیەکان کە خەڵک کارمەند وەرەگرن لەسەر ئەساسی CV وەریەگرن ینی بۆ هواوی نەهاتۆ لەسەر CV ئەم ئیشەکە بۆ هاتۆ بە تاقیکردنەوەی مەیدانی و عەمەلی ئەماکە.
کاتێک بۆ نمونە هەر ئیشێک ئەلانەکرێ لەوانەیە چەند هزار CV ئەڕوا بۆ ئەم شوێنە ئەمەش کاتێکی زۆری ئەوێ لە ڕاستیە بۆ ئەوەی پێداچوونەوە بە هەموو سیڤەکانە بکرێ و ئەکرێ لە ناوەڕاستی لە ناو سیڤەکانە ئەو معلوماتانە وەکو ئەوە نەبێت کە داوایان کردویا وەکو ئەوە نەبێت کە نووسیویانە بۆی لەم کاتەیە بۆ ئەوەی بەدوور بن لەم کێشەیە و کاتی خۆشیان بگوژن بۆ بابەتانەوە هواوی لە ڕێگەی ئەم جۆرە تاقیکردنەوەیانەوە کەسە کریتیڤەکان ئەوانەی کە بتوانن کە ئەتوانین ئیش بکەن لە ماوەیەکی کەما زۆرترین تاسک و کار ئەنجام بن لەم ڕێگەوە ئەتوانن ئەو کەسانیان دەستکەوێ و دەستیان پێ بگات و هەم قازانجی زۆر گەورەیە بۆ خوێندکارەکان کە هەوڵێن و بەردەوام تێکۆشانەکەن و هەروەها لە لایەکی ترەوە هواوی دڵنیایە لەو مۆزەفەی کەدایە مەزرێنێ کە ئیشی پێیە بێت ئەندازیارێکی هواوی بۆیە ئەم ڕێگە بەکارێنێ لە ژاتەوەی ئەلانی CV بکات ئەم سێ بوارەی کە دیاری کردبوو پێویستی بوو یان چی بوو ینی ئەو شتانی کە ئێوە تێتا تاقیکردنەوەدا تێدا ئەنجامدات چی بوو پرسیارەکانیان چۆنی بوو ینی چی ئەویست هواوی لەم تاقیکردنەوەیە طبعا سەبارەت بە بابەتەکان طبعا هواوی بە شێوازێکی گشتی کۆمپانیەکی باری تەلیکۆمنیکیشنە یەکەم وەک لەوەی موبایل و ئەم بابەتانە بێ طبعا لە ساڵی 1969 هەیە لەبەر بوارێکی تەلیکۆمنیکیشن هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە پرۆگرامسازی و گەیاندنەوە هەیە ئەو کار لەسەر ئەمانەیەکە و بابەتە زۆر تازەکانی سەردەمەوەتە ئەوە نییە بڕە بابەتێکی زۆر کۆن بێنێت و ئێستا ئیشی لەسەرکە بابەتە تازەکان دێنێ ئیشی لەسەرەکە و گرنگی پێەیە لەسەر ئەسنای ئەم بابەتە تازانە هەم گەنجی زیرەک و خوێندکاری لێهاتوو ئەێنێت خۆیان لەسەر ئەساس و بنەمای ئەو منهەجی کە هیانە لەسەر ئەوە دروستیانەکەن بۆ ئەوەی بتوانن لەسەر منهەجەکەی خۆیان دروست بن و لەسەر ئەوەی ئەوان ئیشش بکەن ئەوە مەبەستەکەی لە تاقیکردنەوەی ئەوەی کەوت لە سین ئەنجامەدرێ دووبارە لێرەوە بەشداربووەکان کەمە بنەوە ئەنێ بێت لەم تاقیکردنەوە کە ئەوەندەی کە دەچنەوە کەسە ئێستا ئەبێتەوە بە چەند یانی تەکاتێتە ئەو قۆناغی ترەوە سەریکە بۆ نمونە عێراق 9 کەسە بۆ نمونە کازاخستان 9 کەسە یان بۆ نمونە بەم شێوازە کە تاقیکردنەوە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرا ریجنەکانی کرد مەسەن کیشوەری ئەفریقا و وڵاتەکانی کەش هەمووی تاقیکردنەوە ئاکرێ باشە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و کیشوەرەکانی کە پاشان بەپێی ئەو ئەنجامەی کە بەدەست هاتووە هواوی بڕیاریە چەند تیم ئەتوانن بەشداری بکەن لە تاقیکردنەوەی چوارەمە بەپێی ئەنجامی تاقیکردنەوەی سێم بەپێی دەرەجی هاتوو بەپێی ڕێژەی بەشداریکردن بۆ هەر تراکێک بەپێی ئەوە بڕیار ئەیرێ کە ئایا چەند تیم ئەتوانێت بەشداری بکات لە تاقیکردنەوەی کۆتایی باش کاک عەبدوڕەحمان ئێستا گەنجێک بینەری ئەم پرۆگرامی ئێمە بێ لە سۆشیال میدیاوە ئەم پرۆگرامە ببینێتەوە لەوانەیە لای پرسیار بە بڵە من ئاگام لە بابەتیەوە هەر نەبووە چۆن من بتوانم بۆ ساڵی ئایندە بەشداری ئەم تاقیکردنەوەانە بکەم لە چ ڕێگەیەکەوە بزەم لە ئەوڵیشۆ ئاماژەت پێکرد بەڵام ئەگەر بەورتر گەنجێک خولیای ئەمەی هەبێت چۆن بتوانێت بەشداری بکات تەپەنەوە پرسیارێکی زۆر جدی و تایبەتە بۆ کەسانی کە بیانەوێت بەشداری و تاقیکردنەوە بکەن تاپەن سەرەتا کۆمپانیای هواوی وێبسایتێکی هەیە بە ناوی هواوی ICT ئەکادمی ئەم وێبسایتە بۆچێت و ئەتوانی لە ڕێگەی ئەم وێبسایتەوە هەم ناوی خۆت تۆمارکەی بۆ تاقیکردنەوە بۆ ساڵی داهاتوو و هەم ئەتوانی ئەو منهەج و ئەو سەرچاوانە بەدەستبێنی کە تۆ تاقیکردنەوەکەی تیاکەی چونکە کۆمپانیای هواوی خۆی هەموو فایلەکان هەموو پێداویستەکانی داناوە تۆ لەسەر ئەوانە سایەکەی و لەسەر ئەوەش ئیمتیحانەکەکەی بۆیە هەر کەسێک کە هەر لە ئێستەوە بیوێ بەشداری لە تاقیکردنەوەی ساڵی داهاتوو بکە ئەوە چانسێکی زۆر گەورەیە لە ئێستەوە هەوڵ بدات بۆ ئەوەی دەرچوونی خۆی و توانای خۆی بسەلمێنێ لە کاتی تاقیکردنەوەکە بۆیە وێبسایتی هواوی ICT ئەکادمی لەوێ خۆیان ڕجیستەرەکەن بۆ طبعا ڕجیستەرەکە لە مانگی 8 ئەکرێتەوە ساڵانە بەڵام ئێستا توانن دەستیان بکات بە سەرچاوەکان سعید کەم تاوەکو کاتی تاقیکردنەوەکە ئەو کاتە خۆیان تۆمارکردن بۆ تاقیکردنەوەکە و خۆیان ئامادە ئەوە خۆیان تۆمار کردو وەکو جەنابەت تاقیکردنەوەشیان کرد و ئیشەڵڵا جەنابەت قۆناغی چوارەمیش بە سەرکەوتووی ئەوڕی دوجار چی ینی بۆنە وتمان هواوی ئیسفادەیەکەکە کە خەڵکی شارەزای لە وڵاتەکەی خۆی بەبێ مەسروفێکی کەم دەسەکەوێت بەڵام ئەو گەنجە لە ڕووی هەلیکارەوە چی دەسەکەوێت
طبعا کە تۆ قۆناغەکان ئەبڕی کۆمەڵ لە جائزەی تایبەتەیەوە کە هوایی پێشکەش دەکە و لەوە گرنگتر دەستکەوتنی هەلی کارێکی زۆر باشە بۆ کەسەکە بۆ نمونە ئێمە ئێستازانین لە عێراق بەردۆخێکی ئابووری سەخت هەیە تۆ ئەگەر بتانی لە ڕێگەی ئەو هەوڵدانانەوە کە لە ماڵەوە تەنها تۆ پێویست بێت لە ماڵەوە لەسەر کۆمپیوتەرێک دابنیشیت و سعی بکەیت ئەتوانی لە ماڵەوە هەلی کارێکی زۆر باش بۆ خودت بگونجێنی کە چەند قات بەرامبەر ئەوەیە کە تۆ بچیتە ئەوروپا لێوێ بە زەحمەتێکی زۆر بۆ نمونە ئەو ببڕیتۆ لە ماڵی خۆتۆ دابنیشە سعی بکە هەوڵ بدە ئەتوانی ئەوە بەدەستبێنی کە کەسێک چەند ساڵ هەوڵی بۆ ئەدات و ئەوانە لەوانەیە بەدەستی نێنێت تۆ تەنها بە چەند مانگ سعیکردن ئەتوانیت ئەوە بەدەستبێنی چۆن مینێکە هەیە ئەڵێ ساڵێک زیندانی ئازادی هەمیشەیی تۆ چەند مانگێک زیندانی و ئەتر ئازادی هەمیشەی بەدەستی ڕاستە ئەگەر بۆ منە ئەو کەسش لە هوایی وەرنەگیرێکدانا ئەکرێ بەهۆی ئەوەی کە خبرەیەکی باشی پێیا کردو ئەبێتە جۆری لە جۆرەکان دەوڵەمەندبوونی سیڤەکەی خۆی لێرە لە کۆمپانیەکانی دیکە لە بۆای تەکنۆلۆژیا دووبارە توانێت ئیش بکاتەوە کاتێکە ئەم شوێنە و کۆمپانیا زانێت کە تۆ لەم تاقیکردنەوەیە ئەو پلێ بەدەستێنا یاخود ئاوا بەشداریت کردووە بگومان بۆ خۆی هەر ڕەخسانی هەلێک کاریشە لێرە بە دڵنیایەوە ئێمە زانین لە عێراق کۆمەڵی کۆمپانی بواری تێلیکۆمیونیکیشن هێن ئەم کۆمپانیایانە زۆربەی ئەو ئامێرانە زۆربەی ئەو سێرڤیسانەی کە هەیەە هواوی بەرهەمی ئەهێنێت بۆیە پێویستیان بە کەسێکە لە بابەتەکانی هواوی بزانێ بۆیە ئەگەر تۆ لە هوای خودی خۆشی کارە دەست نەکەوت بە دڵنیایەوە لە کۆمپانیەکانی کە ئەو هێنا بەدەستیانن و شایانی باسە من ئەمەش باس بکەم کە لە کۆی ئەو نەو خوێندکاری کە توانیان سەرکەون بۆ ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەسەر ئاسی هەموو عێراقتاکردنەوە کە ئەنجام درابوو هەشتیان کورد بوون ئەوە ینێکی زۆر باش بوو دەستکەوتێکی زۆر باش بووە لە ناویشانە 5 خوێندکاریان لە پارێزگای سلێمانی بوون و 4 خوێندکاریان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بوون ئەمە دەستکەوتێکی زۆر باش بوو چونکە لە ڕاستیە ئێمە بۆکو تیمی زانکۆی گەشەپێدان تەنها نزیکی 10 ڕۆژمان هەبوو بۆ تاقیکردنەوەی یەکەم نزیکی 12,000 سلایدیش داغ بوومان بەڵام ئەمە چانسێکی زۆر گەورەیە بۆ کەسێک هەر لە ئێستەوە بیەوێت تاقیکردنەوەکە بکات چونکە زۆر بە باش توانی خۆی ئامادە بکات بۆ تاقیکردنەوەکە کاک عەبدوڕەحمان لەوەی کە لە شارەکانی خۆماندا لەوەی کە هەیە تا چەند گرنگە کە گەنجان ئاشێ بەڕێستان سەرقاڵە بە کۆمەڵی بابەتی دیکەوە و بتوانن پەرە بە توانای خۆیان لەیاتی خۆیان بدەن زۆر گەنجەیە کە لە بۆی تەکنۆلۆژیادا زۆر زیرەکە زۆر باشە بەڵام بەو شێواز ئەکادیمیە کە خۆ داماژت پێک نەیتوانی و بەشدار بێت ئەمە تا چەند گرنگە پەرەی پێ بدات بۆی کە لەوانێ بەو هەموو خبرەی خۆشیەوە لە شوێنێک کۆمپانیا کە سیڤەکەی بزانێت هیچ شتێکی تیانە وەرنەگیرێت بەڵام ئەمە گرنگە بە ئەکادیمی فێری ئەم بابەتانە بێت بە دڵنیایەوە تەپەن ئێمە ئەگەبیری لێ بکەینەوە لەو بابەتانی کە ئێستا هەیە بۆ نمونە ئەگەر نمونێکی بەسیط وەربگرین ژیری دەستکرد ئێمە ئازانین داهاتوو بۆ ژیری دەستکرد و بۆ بابەتە تەکنۆلۆژیە تازەکانە وەک لە تەکنۆلۆژیە کۆنەکان ئەو کەسی کە تەکنۆلۆژیایە پێویستە جەخت بکاتەوە لەسەر ئەوەی ئایا چ تەکنۆلۆژیاک و چ زمانێک چ بوارێک بۆ داهاتوو گرنگە من فێر ببم نەک ئەوانەی کە ڕۆیەوە ئەمە زۆر گرنگە بۆ نمونە هەیە چەند مانگ چەند ساڵی خۆی ئەکوژێت بە بابەتێکی کۆنەوە ئەوە زۆر گرنگە ئێمە ئیش بکەین لەسەر بابەتە تازەکان بۆ ئەوەی بتوانین هەم هەلی کاری باشمان دەستکەوێت و هەم بتوانین دەستکەوتی گرنگمان دەستکەوێت شەرت نییە بۆ نمونە تۆ هەر لە ناو خۆی وڵاتەکەت ئەکرێت تۆ زمانێکی زۆر تازە و باش فێر بیبی بۆ زمانە پرۆگرام سازیەکان بە ڕیمۆت تۆ لە ماڵی خۆتەوە ئیش بۆ ئەوروپا بکەی بۆ ئەمریکا بکەیت ئەوە چانسێکی زۆر گرنگە و گرنگترینشت ئەوەیە تۆ بابەتە تازەکانی سەردەم فێر ببی نەکۆنەکە لەگەڵەوەی ئەم مدتە لەگەڵ هواویاوی نابێتە ڕێکلامە زواوی لەکوێیە ئێستا چی شتێکی نوێی لە بواری تەکنۆلۆژیا پێشکەش بە کۆمەڵگاکان کردووە بە جیان کردووە طبعاً هواوی وەکو باسمان کرد لە بواری مۆبایلەوە سەریکەین بەرهەمێنەری مۆبایل کۆمپیوتەر سمارت وۆچ سێرڤەر داتا سنتەر هەموو ئەم شتانەیە کە هەموو کۆمپانیەکانی بواری تێلیکۆمیونیکیشن ئەم ئامێرانی ئەمان بەکارێنن بۆ بەڕێوەبردننی کارەکان و ئەمە چەند ساڵە هواوی خزمەتێکی زۆر گەورەیەکە لەو بوارەیە کە هەم جێگەی سوپاسە کە ئەو هەموو بەرهەمەیان هەیە و هەم جێگەی سوپاسە ئەم خزمەتە گەورە بە چین و توێژی
وڵاتەکانی کە و بە تایبەتی عێراقی شەکات. بەڵێ کاک عەبدوڕەحمان وازم هاوی لە ماوەی ڕابردووە گرفتی لەگەڵ طبعا بەهۆی سیاسیەوەیش گرفتی لەگەڵ گۆگڵ هەبوو ینی بەرەمەکانی با بڵێن ئامێرەکانی هواوی گۆگڵ ئیشی ناکە لەسەری ئەم گرفتە چارەسەر بووە؟ طبعا بەدڵنیاییەوە کۆمپانی هواوی طبعا گرفتەکە چییە؟ گۆگڵ ئەڵێ بۆ نمونە یاخود من ڕێگە نایم ئەو ئەپانی کە من دروستەکەمی ئەو سێرفسانی کە من دروستەکەم هواوی بەکاری بێنێ بەڵام هواوی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئۆپەرێتینگ سیستەمی تایبەت بە خۆیان دروست کردووە و ئەندروید بەکارنایێن بۆ چۆن ئێمە iOSمان هەیە بۆ پرۆدەکتەکانی ئەپڵ ئەندروید بۆ ئەوانەی کە هواویش ئۆپەرێتینگ سیستەمی تایبەت بە خۆی دروست کردووە کە زۆر بە بێکێشە ئەتوانێت ئەو سێرڤیسانە بەکاربێنە کە پێویستێتی. باش کاک عەبدوڕەحمان با بڵین ئامۆژگاری چییە بۆ گەنجانێک کە لە تەمەنی خۆتان هەمومان ئێمە سمارتفۆنێکمان پێ و ئینتەرنێت ماهانە ڕۆژانە بەکارین پارێکی تیاسە بگەین لەبێ هیچ داهاتێکمان هەبێ چۆن بتوانین بەو مۆبایلی پێمانە بەو کۆمپیوتەری هەمانە بەو ئینتەرنێتی ماهانە پارەی تیا سەرفەکەین بتوانین عاقلانە بەبێ ئەوەی لەسەر کەسایەتی خۆمان بکەوێ کەسایەتی عایلەکەمان بکەوێ بتوانین سەرچاوەیەکی داهاتی باشی شەرەفمەندانە وەکوی جەنابەت ینی دەستخا بۆ خۆی. طبعا ئەوە پرسیارێکی گرنگە لە ڕاستیە خراپ بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی زەرێکی زۆری گەیاندۆ بە چین و توێژەکانی کۆمەڵگە لەپەڵ ئەمەوە ئێمە ئەتوانین لایەنە باشەکەی بەکاربێنین ئەویش ئەوەیە وەکو باسمان کرد فێربوونی تەکنەلۆژیای نوێ و لە ڕێگەی فێربوونی ئەو تەکنەلۆژیاوە کە ئێمە لە ڕێگەی ئینتەرنێت و ئەو تۆڕانەوە هەیە ئەم تەکنەلۆژیایی کە فێر ئەبین بتوانین بەکاری بێنەوە بۆ خزمەتی خۆمان و بۆ کۆمەڵگاکەشمان. بۆ نمونە چی بکەین ئێستا کۆمەڵێک پرۆگرامی لانگویج زمانی پرۆگرامسازی کۆمپیوتەری زۆر گرنگ هەیە کۆمەڵە بابەتی زۆر گرنگە و ژیری دەست کرد و ئەمانە ئێمە بین لە ڕێگەی ئینتەرنێتەوە و لە ڕێگەی ئەو توڵانەی کە دروست کراون کە بەدەستکراون خۆمان سەرقاڵ بکەین بەو جۆرە بابەتانەوە بۆی بتوانین بەرهەمێکمان هەبێ ئەم بەرهەمە ئەم ئیشەی کە ئێمە دروستی ئەەکەین بتوانین لە ڕێگەی ئەو تۆڕە کۆمەڵایەتانە پیشانی کەسانی تری بین ینی شتەکانی خۆمان ئەڕستکەین بۆ ئەوانی کە ئاگایان لێنێ بزانن لەم ڕێگەوە ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین ئەوەی کە مەبەستمانە و هەدەفمانە کە کورد و ناوچەکە و خۆشتی پێ بناسی لەم ڕێگەوە ئەچیتە پێشەوە بین بۆ ئێمە زۆر گرنگە ئیش لەسەر ئەوە بکەین تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنین بۆ ئەرزکردنی ئەو شتە چاکانەی کە هەمانە نەک بۆ شتە باشەکەمان چونکە ڕاستی ئێمە کە چوونیتە دەرەوە ئەوان ویان نەزانیوانی عێراق بەم شێوازە پێشکەوتووە ینی ئەم کۆمەڵی خوێندکاری توانیوێتی بە بەشداری ئەم تاقیکردنەوە بکە تەمەن ئێمە وەکو باسمان کرد تاقیکردنەوەکە سێ تراک بوو ئەمە یەکەم جارە عێراق توانیوێتی لە تراکی کلاود و کۆمپیوتەر سەر بکەوێت کە ئەمەش بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورە بۆیە زۆر گرنگە ئێمە گرنگی بابەتە نوێەکان بین و بتوانین ئەرزی ئەو بابەتانش بکەین کە کردومانە بۆ ئەوەی دەرەوە ئاگادار بن و بتوانین هەلی کاری پێ بەدەستخین و هەروە بتوانین ئیش لەگەڵ دەرەوە بکەین ئەوە شتێکی زۆر باش. زۆر باشە زۆر سپاس دەکەین بە ڕێز کاک عەبدوڕەحمان محەممەد قوتابی زانکۆ یەخوا بەخێر بێی سپاس بۆم دەرفەت خێر بێت.